بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە لە ئیدارەی سربەخۆی سۆرانین بۆ ئەوەی کەوە بڕێک هاوکاری و زەکات و یارمەتی ببەخشین بە کەسانی کەم دەرامەت و هەژار و فەقیر کە پێک هاتووە لە چوار نووسینگەی سۆران و نووسینگەی ڕەواندوز و نووسینگەی خەلیفان و هەروەها نووسینگەی هەریر هەریەکەیە و بە ڕێژەیەک یاخود بە ژمارەیەک لەو کەسانی کەوە کەم دەرامەت و هەژار و فەقیرن کۆبوونەوە بۆ ئەوەی کەوە بڕی 200,000 دیناریان پێ بدرێت لە کۆی گشتیدا واتە 20 ملیۆن دینار دابش دەکرێت بەسەر 100 کەس لەو کەسانی کەوە کەم دەرامەت و هەژار و فەقیرن بۆیە لەو بەرنمەیە لەگەڵمان بن بۆ دابشکردنی ئەو هاوکاریە. کارەی زۆر باشە بەڕاستی لەو پێماشێ و لە وەزعی بەڕاستی شەشی زۆر باشیان کردێکا و هاوکاریان دایتەوە خەرکە هەژیر و هەزار و فەقیرەی ئەو مەنتیقەیە داواکانم لەسەر ئەو کارەی بەردەوام بن و لەو خەڵکی فەقیر و هەژار. یا ڕەبی نمونە و زۆر بی هەموو بن و چنگۆ پارەی ئەوە بەدعای سالعابی یا ڕەبی لە قەزا و بەرا بەدور بن خوایە لەو خاتری ئەو ڕەمەزانێکە ئەو بەرایەن لەسەر بگری خوایە خێر خوازی شەکەم خۆپەسینی شەکەم خوان لێرازی خوا بیان پارزی لە دنیا و قیامەت خوا هیدایەتیان بدا یا ڕەبی. خوای دەستگاوها هەبی قەت و لێ تێک نەدرێ خوایە ڕەبی بە ئاگری جەهەنەمێ نەسەوتێ لە بەراو نسیبەت تا بەدور بن ڕەبی وچی بارانێ بوارێ بەستەدا باری کونگۆ ئاورێ لە خەرچدەن و ئەو خاری قەشاوڕێ لەنگە بدات ڕەبی خوای گەورە بیان پارێزی شەل ئامانەتی خوای بن بۆ خوای لە مالێ 250 نەبوو بدەم ئەو کەچە ئەوڕۆ مەکتەبی خوا ئاگای لێیە ئەرێ وڵا خوا خێر و بنووسی کەلانەکی باشی پڕ دەکاتەوە ئەرێ وڵا یا ڕەبی ئامانەتی خوای بن خوا خێر و بنووسی پەیامەکرد لۆ دەوڵەمەندان هەیە لە ڕەمەزانێ لە ئامانەتی خوای بن ئیشەڵا خوای گەورە نمونان زیاد کات خوای گەورە هەندەی دیان بدەتێ ئیشەڵا خوا خێر و بنووسی خوای گەورە خێر و پادەر بێتەوە ئیشەڵا خوا خێر و بنووسی ئیشەڵا خوا بەردەوام بکە ئیشەڵا لەسەر ئەو بەرنامەیە ئەو بەخشینە خوای گەورە ئیشەڵا پاداش بداتەوە خوای گەورە خۆ ئەم دەبینێ توش دەبینی دەوڵەمەندێ فەقیری دەبینی بەڵام هەردووچی لە بۆ ئیمتیحانە ئەم دەوڵەمەندەکە ئیمتیحانە ئەو مەڕێدایەتی کە ببەخشی و هەمیش فەقیر کردووە کە ئەویش هەم دەوڵەمەکە یارمەتی بدات و ئەمیش شوکر بی لەسەر نەبوونیەکەی خۆی خوای گەورە ئیشەڵا پاداشیان داتەوە خوای گەورە بە بەهەشتیان شادکە وا بەرەکەت باوێتە سەربەت و سامان هەموو شتیان ئیشەڵا. خوای گەورە پاداشتی بە خێر داتۆ نمونە و زۆر بی یا ڕەبی خوای گەورە دەتوبار وە بگری خوای گەورە دو هەندوو پێ بەخشی خوا بە خێری ئەو بسفرمانەش بنووسی کە یارمەتی مەیدا زۆر مەمنون بخۆم چار نەخۆشی لەشخانم لە مار هەیە خوای گەورە پاداشتی بە خێری داتۆ بەخوای نەبوو حیلاج پێ بکڕم. چ پەیامێکت لەبۆ دەوڵەمەندەکان هەیە یارمەتی فەقیران بدەن؟ وڵا ئیشەڵا ئەویش چاولە و خێرخوازان ناکەن دریان نەرم بیتن هاوکاری فەقیر و فەقارە بکەن بەڕاستی خەڵکەکە یان تابرێ
وحزیان زۆر خراپە خوای گەورە پاداشتین گۆش بداتەوە. خۆشەویستان و بەڕێزان لەخوا پێداوان ئەگەر بتانەوێت دڵتان هەمیشە لە لای خوا بێ، دڵتان نەرم بێ بە ئیمان، نێزیک بن لە خوای گەورە، نێزیک بن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆتان نێزیکەنەوە لەوانەی کە لە خوا و پێغەمبەری خوا نزیکن. کەس وەکو فەقیری شکر و یەتیمی شکر و مسلمان لە خوا نزیک نییە. ئێوەش خۆتان بەوانە نزیکەنەوە لە خوای گەورە جەل جەلالو. قازانجی یەکەمتان نزیک بوونەوەی لە الله سبحانه وتعالى و لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم. أنا وكافل اليتيم كهاتين في الجنة أو هەوەنتە نییە بە ئاسان نایەتە بەردەست بە کەسانێک دێتە دەست کە دڵێشی گەوریان هەبێ لە بەخشی. ئێوە ئێستا هیمەتکەن بە ئیزنی خوای گەورە، ئێوە دەرفەتەکتان بۆ ڕێک کەوتووە مادەم پارە و ماڵتان هەیە بەوەی بەهەشتی دەکڕن ئینشا الله تعالى. بنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵیشدا کۆمەڵێک پرۆژەی ئامادە کردووە بۆەوەی خزمەت بە هەموو چین و توێژەکان بکات لە هەرێمی کوردستان کە پێکاتون لە خەڵکی هەژار و کەم دەرامەد و هەروەها بێباوکان و خاوەن پێداش تایبەت و ئەوانەی کە نەخۆشی درێژخایان هەیە وەکو نەخۆشی خەسلی گورچی لەو شێر پەنجە و کەمەندامانی دەست و پێ. دیارە ئەمڕۆ یەکی لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ئیدارەی سۆران بەڕێوە دەچێت کە سۆران و خەلیفان و هەریر و ڕەواندزی گرتوەوە کە 100 خێزانمان ئەمڕۆ بانکێش کردووە و 20 میلیۆن دینار بەسەرێندا دابش دەکەین بۆ هەر خێزانێک بڕی 200,000 دینارمان بەسەرێندا دابش کرد. ساڵانی ڕابردوو کاتێک موچەر لە کاتی خۆی دەدرا ئەوانەی فەرمانبەر و کارمەند بوون بەردەوام هاوکاری دەستگای بەخشینیان دەکرد، بەڵام لە ئێستادا ئەوەی فەرمانبەر و کارمەندە ناتوانانی بژی ژیانی خۆشی دەبکات بەڵکو بگرە ئەوانی پێویستیان باوکاریە. بۆیە من داوا لە خێرخوازان دەکەم لە دەوڵەمەندانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستان دەکەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەن بۆی ئێمە بتوانین لە تاوی شار و شارچکەکان بتوانین ئەو پرۆژانی کە ئامادە کراون بتوانین جێبەجێیان بکەین.